هەڵبژاردن لە عێراق چەندین پروپاگەندەی بانگەشەی لە خۆی ئاڵاندووە. لە وڵاتێکدا بەسەدا ملیار دۆلاری دێ بۆ ئاوەدانکردنەوە. لەم کۆڕی واشنگتن باسکردنەکان لە دەوری ئەو وڵاتە دەوڵەمەندەیە کە ئەوەندەی پێویستی بە سامانە بۆ بژانەوە چەند بەرامبەر پێویستی بە ریفۆرمی سیاسی و ئیداریە. پێویست ناکات من لەسەر ئەو خاڵە بوەستم. بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی تر باسییان کردووە و کارداری لە عێراق ئاسان نییە. شتێکی گرنگ بوو کە لە کۆنفرانسی کوێت ئەو بابەتە هاتەکایە. زەمینە ڕەخسا بوو بۆ چاکسازی. ئێمەش ئامادەین. لە دوا کۆبوونەوەی عێراق و بانکی نێودەوڵەتی باسیش لە بەرەو پێشچوونەکان کراوە. ئەگە گرێبەستێک لە مانگی 12 واژۆ بکرێت ئەبێ چاوەڕوانی حکوومەتی نوێ بکەیت. ئایا حکوومەتە پەرۆش دەبێت بۆ واژۆکردنی هەمان گرێبەست؟ لە ڕووی ئابوووریەوە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە، بەڵام لە ساڵی 2023ەوە زۆرترین پارەی بۆ دابینکردنی ئاسایش و شەڕوشۆ خەرج کردووە. هەرچەندە زۆر بواری ئابووری لەو وڵاتە فەرامۆش کراوە، بەهاکەی لە نەوت کەمتر نییە. چی پێویستە تاوەکو عێراق بیکات؟ تاوە بەرهێنانی بیانی ڕووی تێبکات. زۆر کەس باس لە ئاڵوگۆڕی ئابووری دەکەن. من باز لە هەمەچەشنی ئابووری دەکەم. بۆ ئەوش کەمکردنەوەی پشتبەستن تەنها بەنەوت بازان بۆ ئابووریەکی زیاتر و بەرهێن، هەروەها گواستنەوەی بژانەوەی ئابووری لە کەرتی حکومیەوە بۆ کەرتی تایبەت. گرەوی عێراق لەسەر وەبەرهێنانی بیانی و کۆمپانیاکانە، بەڵام ئەو کۆمپانیایانە ڕوو لەو شوێنانە دەکەن کە ئاسایش و سیستەمێکی یاسایی و سوودی مادی لێبێت. لە کۆنگری کوێتدا زیاتر لە 200 وەبەرهێن بڕیاریان داوا بێن بۆ عێراق. هۆکاری سەرەکی ئەوەی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە، فرسەتی باشەیە بۆ وەرهەمێنان، بەڵام پێویستە سیستەمێکی یاسایی هەبێت کە ئەو کارە ڕێک بخات و هانی زیاتری وەبەرهەمێنان بدرێت. پرۆسەی ئاوەدانکردنەوەی عێراق سیاسەتی ئابووری ئەو وڵاتە لە نێوان دوێنێ و سەردەمێکی دیکەی دوای هەڵبژاردننی پەرلەمان و پێکێنانی حکوومەتێکی نوێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.